لە چەند ڕۆژی نزیکی ئایندەدا پارتی وەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان لەسەر ئاستی باڵا کۆدەبنەوە. دەوەری سەرەکی کۆبوونەوەکە یەکلایکردنەوەی کۆیە و کێشە و ناکۆچیانە دەبێت کە پەیوەستن بە پرسی پێکێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. هەرچەندە کۆبوونەوەی هەژدەی مانگ و هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەبێ سازان بڕیارێکی پەلە بوو و دەرهاوێشتەیەکی هەڵە بە دوای خۆی دەهێنەوە بوو بەهۆی ئەوەی کە گەیشتن بە ڕێکەوتنامە لە نێوان یەکێتی و پارتی دواکەوت، بەڵام ئەوەی کە مایەی تاڕادەیەک خۆشحالی ئەوەیە ئەمجارە پارتی لەسەر ئاستی باڵا هاتوتە سەرخەت. ئومێدەوارین ئەم دوو لایەنە بگەنە ڕێکەوتنامەیەک بۆ چارەسەرکردنی کۆی کێشەکان و لە پێناو بەرژەوەندی کومەڵانی خەڵکی کوردستان. پرۆژەی یەکێتیش پرۆژەیەکی نیشتیمانیە بۆ هیچ دەستکەوتێکی حزبینیە. ئومێدەوارین ئەم دوولانە لەم خۆلەی دانوستانە بگەنە ڕێکەوتنامەیە کە ببێتە هۆی خۆشحالی کومەڵانی خەڵکی کوردستان و باشتر خزمەتکردنی کومەڵانی خەڵکی کوردستان. لە دوای نیگەرانیەکانی یەکێتی لەبارەی دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان و کۆنەبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، پارتی گەیشتووەتە و بڕوایەی لە زووترین کاتدا کێشەکان لەگەڵ یەکێتی چارەسەر بکات. با پێی زانیاریەکانی کورسات نیوز، ئێستا لەسەر ئاستی باڵای هەردوولا هەنگاوی گرنگ لە ئارادایە بۆ توانەوەی ئەو بەستەڵەکەی کە ناکۆچیەکان لا سەرپرسی ئاسایکردنەوەی پارێزگای کەرکووک دروستی کرد. هەوڵ دەدەین قەنەعەت بە یەکتر بکەینەوە بۆ بەرژەوەندی ملەتەکەمان. ئێستا زۆرترین چاوەکان لەسەر کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی چەند ڕۆژی داهاتووی پارتی وەکێتیە بۆکردنەوەی گرێکوێرەکان و چارەسەرکردنی کێشەکان. وا چاوەڕێ دەکرێت کۆبوونەوەکە هەنگاوێکی چارەسەر بێت بۆ لابردنی بربەستەکانی بەردەم پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. پارتی وەکێتی خۆشیان باش لەو ڕاستیە تێدەگەن لەم قۆناغەدا هیچ کامیان ناتوانن لا دەرەوەی بازنەی حکومڕانی دابن. بەمەش نزیکترین ئەگەرەوەیە لە چەند ڕۆژی ئایندەدا هەردوولا لەسەر ئەو مەلەفانە ڕێک بکەون کە خاڵی ناکۆچی نێوانیانە، بەتایبەت پرسی ئاساییکردنەوەی پارێزگای کەرکووک. مەریوان ئەبڵا، کورسات نیوز، سلێمانی.